پێدە دا ئاراستەکردنا تۆمەتاندا بۆ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە بەردەوامە و هەری داوی تۆمەتە دەستەسەرکردنا تۆڕەکە سیخوریە سەر بە ئەنەکەسە وەکوش بۆی خزمەتە میتە تورکیا کار دەکێ کو ئەوژی دەدەمەکێدەیە پێدەتەوە ئەجندەیەن تورکیا لە ڕۆژاوای کوردستانی بەجی دەکێ و بەهانیان بۆ تورکیا دروست دەکەێت تاکو دەرباسی ناوچەین دنیەن ڕۆژاوای کوردستانی ببێ لێگۆریک و پێداڕە گەهاندیەک و دوو کەس دەستەسەرکردنەک و ژالی ئەنجومەنە نیشتیمانیە کوردڤە هاتنە تەجنیدکردن تاکو خزمەتەمیتە تورکیا بکەن لێ دراستیدا تەڤە سەرکردین پەکەکەک و پێدە باسکێ وەیە لێ قەندی لێ سێخوریە بۆ تورکیا دەکەن و ئەوە بهترژە 40 سالیە و پەکەکە دبێژێک و ئەو لە دژی تورکیا شەڕ دەکەن و حتاوەکە نەها بتەنێ یەک گوند باکووری کوردستانی ڕزگار نەکریە بەڵکو بوویە سەدەمک و بە هەزاران گوندێن باکووری کوردستانێژ و کوردان وەرنەڤالەکردن وەکە پێدە دەبێژێ لەگەلک ناوچەیان دەبن کۆنتترۆلە پێدەدە پلان داڕشت نەتاک و کۆمکوژیان ئەنجام بدەن ڕەوشێت تێک بدەن لە هەمبەر وەرگرتنە پەریان دڤردەژی پێدە دخوازێش بیرە کوردان ببێک و پێدە کۆمکوژیە مالا شێخ حەنان و مالا بەدرۆ و تلغەزال و برج عەبدالە و عامودێ و چەندین کۆمکوژیان دن ئەنجامدانە چەندین سەرکردین کوردژی تەرۆرکردنە پێدە دەبێژێ ئەنەکەسە لە دژی شۆڕەشێ ڕادوەستێ و ئەنەکەسە گەلمیتە تورکیا پشتەوانیە داعشت کەو بێت تایبەتی دەمێک و قەسەدەل دێرە زۆرێ شەڕێ داعشێ دەکرد ئەنەکەسە ومیتە تورکیا تۆراسی خوریا خۆش بۆیە بەرژەوەندیە داعشێ بکار ئانی دڤردەژی پێدە دخوازی ڕایە گشتی بشێوێنێ کودراستیدا پێدە بخۆلگەل داعشێ بازرگانی دەکرد و بە هەزاران چەکدارێن داعشێژێ زیندانن خۆ لە هەمبەر وەرگرتنە پەریان سەربەست بەردانە وەکە پێدە ڕاگەهاندیە تۆراسی خوریە ئەنەکەسە زانیاریان دەدێت تورکیا تاکو ئۆتۆمبیلن لەشکریان سەر بێ قەسەدەوە بکنە ئارمانجێ پێدە دێڤردا بێزانەبوون ئەف تۆمەتێن دوور ڕاستی ئاراستی ئەنەکەسە کردە تاکو پرۆسێن تەسفیەکردنت ناوە خۆدە پەردە پۆش بکێ ژبەر پێدە بخوا ئەحداسیات و زانیاریان دەدێت تورکیا تاکو سەرکردەیەن پەکەکەیان دژی سیاسەتە پەکەکە و یانجی ڕاستیەن وان دزانن وەرنە تەسفیەکردن هەروەها پێدە داڕاستەکردنا تۆمەتاندا بەردەوام بوو ژێ دەستدانە گرێسپی دە ساڵە 2019 خستە ستوێ ئەنەکەسەدە و دبێژێ کوانەکەسە ئەحداسیات دەدانە تورکیا تاکو خاڵن لەشکریان قەسەدە ئەشکەرە بکێ تورکیا خاڵن قەسەدە ئارمانج بکێ دڤردا پێویستە وەرێ زەلالکردن و پێدە بخۆوێنێن پەکەکە و سەرکردین پەکەکە بلند دکێت تاکو بەهانیان بۆ تورکیا دروست بکێ و پەکەکە یان ئاسکری لەسەر ئاستا هەرمی و ناودەوڵەتی وە کاڕێخستنەکە تەرۆریستی لە ڕۆژاوای کوردستانێ و تورکیاش بەرڤەیەکێ دەرباسی ناوە خاکە ڕۆژاوای کوردستانێ بۆ بسەدان هەزار کورد ژەعفرینێ و سەرێکانی و گرێسپی دەربدەر و کۆچبەرکردن پێدە گۆچی و تۆراسی خوریە ئەنەکەسە هەوڵ دەدێک و چەندین کریارن تەرۆریستی ئەنجام بدێ و ناوەندێن ئەسایشێن سەر بێ پێدە و قەسەدەوە بتەقینێ کودراستی دەژی پێدە بخۆ چەندین جار ئۆفیسێن ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە لە بەژار و باژارۆکن ڕۆژاوای کوردستانی شەوتاندنە و بێ بۆمبێن مۆلۆتۆڤ ئەو ئارمانجکردنە